شغلين بپرسێ تۆ بڵێ مەسەلەی نەتەوەیەک چەند سەرکردەیەک بێ یعنی ئەم سەرکردانە بگۆڕن ئەوان دێن باشتر بەڵێ ڕەنگە سەرکردە زۆر شت بە تایبەتی لە جیهانی سێیەمدا کە ئێمە خاوەن دەستور نین خاوەن بەرلەمان نین خەڵک بە شێوەیەکی یاسایی کار بکە ملت دەنگ بدا بیر و ڕای ملت وەربژیرێ ئێمە ئەو ملەتە نین ئێمە تەنانەت جوتیارێک سەرژمێری ئاژەڵەکانی خۆی دەکە بزانین چەند ئاژەڵی هەیە سەرکردەی ئێمە تەنانەت سەرژمێری ئاژەڵەکانی خۆشیان ناکەن لە هیچ شتێک پرس بە ملەتی خۆیان ناکەن ئێمە لەبەر ئەوە سەرکردە هەموو شتێک مفاوەزات دەکات پرس بە هیچ کەس ناکە دەست بە شەڕ دەکات پرس بە هیچ کەس ناکە بەیانێکی ئاشتی مۆر دەکات لەگە ئەم لایە ئەولا پرس بە کەس ناکە سەرکردەی ئێمە کەی پرسیان بە ملت کردووە کەی پرسیان بە سەرکردایەتی خۆشیان کردووە خۆیان مەوسوعەن خۆیان ئینسکلۆپێدیان مفاوەزاتێک کە دەکرێت شتێکان مفاوەزاتیان کرد لەگەڵ حکوومەتی ڕووس دوو مانگ وەفد بەڕێوە بوو پرۆتۆکۆلاتی یەکتر بینینی سەر و کۆماری چشنیان بڕیەوە لەگەڵ سەر و کۆماری رووسیا بە هەموو تەفسیلاتیەوە سەر و کۆماری چنێت چوو ئیمزایەکەی خۆی دانا سەرکردەی ئێمە یەکسەر دەتیماچی دەکات وەک بڵێ وڵاتێک نە ئەنفالی تێدا بوو و نە هەڵەبجەی لێ قەوماوە و نە 182,000 کەس ئەمە وڵاتێکە ئەمە دانیشتوانی وڵاتێکە ئەگەر دوو وڵاتیش نەبێ ئێستا کۆمار هەیە لە رووسیای جاران دامەزراوە ناگەنە 100,000 کەس کاکە تۆ هەر لە ئەنفالی گەرمیان 182,000 کەست چووە یەکسەر زەلام هەیە دەچی باوەشی تێوە لەبەر چاوی ئەو هەموو دنیاە کەس نەیدا دادگا ئێمەیان سەرشۆر کردو ئەوانە ئێمەیان زەلیل کردو ئەوانە کەسێک لێی پرسی بۆچی وات کرد پاشان ڕۆژنامەنووس لەو سەرکرداندا ئەرێت چ بووە چتان کردێ یەکسەر بەبێ ئەوەی هیچ شتێک بڕابێتەوە هیچ نەما ئەوە ئێستاش لەبەر چاومە هیچ نەما کاکە تەواو هەموو دنیاش چاوەڕێیە کورد چ دەکەن تاکە جارێکە کە قەدەر چارەنووس ڕووی لە ئێمە کرد ئێمە ببین بەشت ئەو جارەشیان لەدەستداین کە هەموو دنیا دوژمنمانە دۆستی داگیرکەرە شەڕ دەکەین کە هەموو دنیا لەگەڵمانە و دژی داگیرکەرمانە ماچی دەکەین من گومان دەکەم لە هەموو بەزمە حەقی ئەو گومانم هەیە چارە چییە بۆ کەسانی کە زەلیلمانەکەن چارە ئێمە ملەتیش دواکەوتون خۆ ئەگە دواکەوتو نەباینە لەو قۆناغە مێژوویە نەباین وەک ئەوروپا باین ئێستا دەبووە بدرێن دادگاوانە دادگا بکرێن مشتی تر ناڵێ باوکم کلینتن دەڵێن نازانم چەند ساڵ پێش ئەمڕۆ کە حاکم بووە لە ویلایەتی فلانی چاوی لە ژنێک هەڵتەکاندیە زێتر نا هەموو میدیای ئەمریکا دەیانەوێت کلینتن بدەنە دادگا ئەدی ئەوانەی کە ملەتێک لە ناو دەبن ئەوە لەبەر چاوی ئێمە وڵاتێک چۆل دەکەن ملەتی ئێمە لە ناو دەبن زەلیلمان دەکەن هەر نەدرێنە دادگا بەس نییە بەڵام ئێمە ئەو دەسەڵاتەمان نییە لەوە دەگەم یەک شتمان لەدەست دێ ئێمە هێزێکمان دەوێت بۆ تێکشکاندنی ئەو میکانیزمە هێزەکەش زۆری وەستاوە لەسەر ڕۆشنبیری کورد چۆن ئێمە ئەو ڕۆشنبیریە بڵاو دەکەینەوە چۆن ملەتی خۆمان لەوە دەگەینین کە براکوژی ببێتە هێلی سوور کە مەسەلە پەیوەندی بەمان و نەمانینەتەوەوە هەیە ئەبێت بێتە هێلی سوور هەندێک شتەیە نابێ ئێمە لێی پەڕینەوە ئەمە مەسەلەی ئاسایشی نەتەوەییە نابێ دەستی لێ بدەین ئەمە شتێکی پیرۆزە ئەو هێرە سوورە کەس نابی بیبەزێنێ ڕۆشنبیری کورد ئەبێ ئەمە بکە ئەمڕۆ بەڕای تۆ ڕۆشنبیری کورد ئامادەیە توێژ یا چینی ڕۆشنبیری ئێستا باوەڕ ناکەم ڕەنگە بەڕێوە بی ئەو شتە ڕەنگە بەڕێوە بی کاکە من ناتوانم لەوە بگەم کاک سیروان لە کاتێکدا ئێستا دەنگ و باسمان پێدەگا لە کاتێکە ملیۆنان کوردی باکوور ئاوارەیە لە شارەکانی تورکیا لە کاتێکدا کە باشووری ئێمە کەرکووکی
خانەقینی کەندێناوەی قەراجی ئەو شوێنانەی کە بۆنی نەوتی لێدێ ئەو شوێنانەی کە دەکرێت دەغڵ و دانی وەکو قەراج و کەندێناوە کە دەگرێت دەغڵ و دانەکەی نەکرد ملەتی کورد تێر بکە بەڵکو وڵاتانی دەوروبەریش تێر بکە ئەو شوێنانە هەموو بە عەرەب کراون لەو کاتەدا ئێمە دەچین شەڕ دەکەین لە وەرتێ و لە ڕواندز و لە نازام چی کەپچی ئەحمەداغی لێک دەگرین کاکە من ناتوانم لەوە بگەم ئەگەر شتێک تێم بگەینێت چۆن بۆ من قەت ناتوانم لەوە بگەم قەتش ناتوانم لەو ڕۆشن بیرە بگەم کە چەپڵە بۆ ئەم لێ دەدا یا ئەو ئاگری شەڕ خۆش دەکە خۆشی لە ئەوروپا دانیشتووە کە پیاو ئەو ملەتە برسیە دینتە بەرچاوی خۆی کاکە ناتوانێ من ناتوانم ئێستا بە ئارامی لەگەڵ تۆ بدوێم چونکە من کە دیمەنێکی سەی سادق دیمە بەرچاوی خۆم ئەو خەڵکە چۆن دەژی ئەو کاتە لە 92 کە من بینیم من بیرم لەوە کردەوە تۆ بڵێ سەرکردەیەکی کورد بێرەدا ڕەت دەبێت ئەو ملەتە دەبینی بەو شێوەیە کە ئەویش دەستی تێدا هەیە تۆ بڵێ گولێک لە تەپلی سەری خۆی نەدا تۆ بڵێ ئەوەندە کەرامەتی نەبێ من ناتوانم یەک لەحزە وشتان لەبیر بکەم کاکە ئەوانیش دەیبینن و زۆر باشی دەبینن ئەوانیش دەزانن بە سەدان گەنجی کورد ڕێگەی ئاوارەی یەکرێتە بەر بە سەدان گەنجی گورد خۆیە داتە دەست قاچاقچی و مافیاکان بە دەیان ئافرەتی کورد بە سەدان ئافرەتی کورد لەشی خۆیان نەفرۆشن ئەوانە دەدەنە دادگا تاوانی لەشفرۆشی بەتاوانی لەشفرۆشی شەڕ دەکەن ئەوانە بەڵام کەس نییە ئەوانە باتە دادگا کە نیشتیمان نەفرۆشن ئەمەیە گرفتەکە جا ئێستا نیشتیمان نرخیش ناکە ئێستا خۆ بڕواناکەم نرخەکەی وەربگرن ئێستا ئەوەندە هەرزان فرۆشیان کردو پێویستی بەوە نییە کابرا بیفرۆش بەڕاستی چونکە کەس هیچ پێ نادا ئەوانەی هەتا دوێنێ بە ناوی کورد و کوردستان و مافی چارەی خۆن و سین لە چوارچێوەی عێراقدا قسە قۆڕانەیان دەکرد ئەمڕۆ دەبینی ئەوەندە هەرزان فرۆشیان کردو هیچیان ناوێت کاکە لە حەقەتدا هیچیان ناوێت یعنی نیشتیمانی ئەو نرخە ناکە بەڕاستی هەتا بیفرۆشین چونکە خۆی بێپارە داگیر کراوە و ماڵی هەر کەسێک کە دەیەوێت ئێمە ئەوە بزانە نازانم ئەمە وەکو فاکتێک ڕەنگە کوردستانی ئێمە یەکێک بێ لە دەوڵەمەندترین شوێنەکانی نەوت لە هەموو جیهاندا ئێمە هیچ جیاواز یەکمان نییە لەگەڵ وڵاتانی خەلیج ئەگەر لەوان دەوڵەمەندتر نەبین جا تۆ دەوڵەمەندی ئاویشی باوێ سەرێک کە لەو نزیکانە بایەخی استراتیژی ئاویش دەردەکەوێ کوردستان دەوڵەمەندترین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئاو لەو نزیکانە ئەهمیەتەکەی دەردەکەوێت زیاتریش لە نەوت ئێمە خاوەن وڵاتێکی ئاوانی دەچین لەسەر گومرجی برایم خەلیل یەکتر دەکوژین نازت تێناگەم کە گومرجی برایم خەلیل هیچ کاتێکی بۆ ملەتی کورد نەبووە وەکو یەکە مافیایەک دەیدزی دە مافیە دەیدزی خوای دەکسەد مافیا کە بۆ ملەتەکە نەبی فەرقی چییە ئەوانەی باسی برایم خەلیل دەکەن ئەوانە خۆیان کە پارەکەی برایم خەلیلیان بەش دەکرد بۆ دەنجیان نەدەکرد هەزاران کوڕی کورد بەکوژ دەدەن بەو ناوەوە وەک بڵێ 30 ساڵ لەمەوبەریش 33 ساڵ لەمەوبەریش مەسەلە برایم خەلیل بوو کە سەرەتان و تاعونی براکوژی داکەوت وا دیارە تۆ زۆر تووڕەی ئەم تووڕە نیم ئەمن وا دیارە تۆ زۆر ئازار دراوی بەڵێم بۆ هەمووی خۆم داوە لە حەق بەوداوە هیچ نەناسم ئەوە ژیانمە و ئەوە ڕێگامە و هەتا مردن ئەوەی بۆ ملەتی خۆشی نەژی بە پولێک دەمن حەزەکەم لە دیوانی براکوژی لە کۆمەڵە شیعری براکوژی بە دەنگی خۆت جملە چەند نمونەیەک بێت ئەگەر لە دیوانی براکوژی بۆ شتی تازەم هەیە باش ئەمە بەشێکە لەو شعرانەی بەشی دوێن براکوژی کە لە چەند وڵاتێکی ئەوروپیدا لە کۆڕدا لە چەند کۆڕێکدا خوێندمنەوە وابزانم پێشوازێکی زۆر گەرمیان لێکرا ستاش دوو شعر دەخوێنمەوە لەوانە تازن ئەم شعرانە زۆر تازە نین لەبەر ئەوە
یەکەچیان هەر باسی دوو لای تێدایە. ئەگەر ئێستا بنووسی با ڕەنگ بوشتی تریشی ئیزافە بکەمە سەر. چما من چۆڕە خوێنە داگیرساوە کەتان نیم، من خەنجەرە هەمیشە هەڵکێشراوە کەتان نیم، چما من مەلی تیژباڵی داو دۆزی ڕەوەکتان نیم، لە خەوباراندا زەنگ و لە تۆفاندا کەڵەک و لە ڕۆژی بەستەڵەکدا ئاگردان و گەرمەکتان نیم. چ زوو پێم گوتن، چ زوو پێم گوتن کوندە بۆیانی کەلاوەنشین، چاویان هەڵنایێ بە ڕۆژی ڕووناک. چ زوو پێم گوتن ئەو خەرتەلانە ئارام ناگرن، تا زێدەکەمان نەکەن بە کەلاک. ئێستاش تێم ناگەن لێم بەدگومانن، دەچاک بزانن ئەو وانەکانە سبەینان بازی دەسندەخۆرینەوەی حەجاجن، نیوە ڕۆیانیش چاوساغی ئۆردووی دمدم شچێنن، عسران تاژیلەی چوارپەل بەخەنەی عروبەی شامن، لە حرم سەرای ئالی عوسمانیش شەوان بەنۆرە هەتی و خەسێنن. هێشتا تێم ناگەن لێم بەدگومانن، دەچاک بزانن هەرکان یەک ئەوان ئاوی زەق نەبووتکەن هیشکاو دێنێ. دۆبڕن دۆبڕن دۆبڕ هەر درەختێک لە سایەیدا ئەوان بنون بێبەر دەبێ. تاعونن تاعونن تاعون لە هەر جێک گەرا بخەن تۆوی مەرجی پێوە دەبێ. کوچک ڕەشن کوچک ڕەشن کوچک ڕەشن کوچک ڕەشن، بڵێ هانێ ئەمە ئاڵای سەرفرازی، ئەوان کفنت بۆ هەڵدەکەن. بڵێ هانێ ئەمە کەوسەری سەرکەوتن، ئەوان ژاری تێشکانی تێکەڵ دەکەن. خۆریان وەک تاج لەسەر بنێ، تیژکەکانی دەتارێنن. شۆرابەیان بۆ زین بکە، لمی داخبوو دەبارێنن. ئەو هینانە شەنگەبەرەی داری ژاری بەربینگمانن، ئەو هینانە شەنگەبەرەی داری ژاری بەربینگمانن. دوو لاگونی سەد باتمانی مێردە زمەی سەرسنگمانن. هێشتا تێم ناگەن لێم بەدگومانن، دەچاک بزانن تا سێبەری ئەوان مابێ، تا سێبەری ئەوان مابێ نەبایەزید خانی دەبێ نەگۆڕ قەرەج حاجی قادر. تا سێبەری ئەوان مابێ، تا سێبەری ئەوان مابێ نەبایەزید خانی دەبێ نەگۆڕ قەرەج حاجی قادر. تا سێبەری ئەوان مابێ کوردستانمان وەک دێڵەیەک دەبێت جێگەی بەردەرگا بێ، هەر بترەچێ و هەتاکو دنیا دنیا بێ. دەرزن دەرزن تەغار تەغار تووت کە خەفیە و برا کوژی لێ پەیدا بێ. تا سێبەری ئەوان مابێ، تا سێبەری ئەوان مابێ هەر بە شکست تۆڵەی شکست دەکەینەوە، هەر بە ماچ وەڵامی ئەنفال دەدەینەوە. بە تریاکی هەڵەبجەیەک لە بیر خۆمان دەبینەوە. تا سێبەری ئەوان مابێ، تا سێبەری ئەوان مابێ دەبێ هەروە بە ئومێدی فرۆی چەوری بەرخەنێر بین، چاو لە هێلکەی دوو زەردێنەی کەڵەشێر بین. تا سێبەری ئەوان مابێ هەر جارە و گوندێک شارێکمان لە پەردەی عۆجەیەک دەکەن وەکو کەرکووک، لەملا دەبنە ئاوەڵ زاوا و دەقریوێنن، لەولاش دەبن بەدایکی بووک. ستاش تێم ناگەن لێم بەدگومانن، دەچاک بزانن کوردستانی ئێمە ئاشە، کوردستانی ئێمە ئاشە و سەرکردەکانیش ئاشەوان. کورد باراشە و هاڕینەکەی بە قۆنتەرا دراوە بەوان.